بەڵام گرنگە بە زۆر جار گوتومانە ئەگەر دەمانەوێت بەرەو دەوڵەت بڕۆین نابێ بەم شێوەیە بڕۆین نابێت تۆ تایەت پاسچیل بێ و بارت باری تڕێلە بێت زۆری وتو کەس گوێی لێ نەگرت مەترسیەکانی ڕیفراندۆمە حەزبیەکەی زۆر بەڕوونی خستە ڕوو بەڵام بەرپرسە بەرژەوەندی خوازەکان خۆیان کڕ کرد و خەمی خەڵک و میلەتی بەژمەینەتیان نەبوو ئەوەی ئەمڕۆ لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان ڕوودەدات زۆر بەڕوونی پێشتر لای ئەمیری کۆمەڵی ئیسلامی و حزبەکەی ئاشکرا و دیار بوو کە دەرهاویشتەی ڕیفراندۆمێکی حزبی و شەخسی چی بەسەر میلەتی کووردا دێنێت ئەو کاتەی کۆمەڵێک پارت و لایەنی سیاسی بەبێ هیچ زەمینەیەکی لەبار کۆبوونەوە و بڕیاری ئەنجامدانی ڕاپرسیاندا هەرەو کاتەمیری کۆمەڵی ئیسلامی و حزبەکەی ئەو هەنگاوە حزبی و شەخسیەی بەنادروست و ناڕەوازانی تەنانەت ئامادەش نەبوو بەشداری ئەو جۆرە کۆبوونەوەیە بکات چونکە بۆ خۆی ئەو کۆبوونەوەیە زەمینە سازی لەباری بۆ نەکرابوو هەندێک پارت و لایەنە سیاسیە کاریگەریەکانی تێدا بەشدار نەبوون کۆمەڵی ئیسلامی وەک پارتێکی کاریگەر کە خاوەن پێگە و جەماوەری خۆیەتی هەرزوو لە جیهانبینی خۆیەوە مەترسیەکانی ئەو جۆرە بڕیار و هەنگاوانەی خستە بەردەم جەماوەری هەرێمی کوردستان و ئەو لایەنە سیاسیانەی کە لەگەڵ پارتی چوو بوونە ژێر ئەنجامدانی ڕیفراندۆم و بێ زەمینەی لەبار بەڵام سەد مخابن ئەوانەی دەسەڵاتی هەرێم و زیهنی هەندێک لایەنی تریان لەدەست بوو حسابیان بۆ چارەنووسی نادیاری خەڵک نەکرد مەوگلێمان لە خەڵکی دیکە هەیە کە لە بەرامبەر هەندێک بەرژەوەندی شخصی و حیزبیدا ئیقراری شتێک دەکەن کە دەزانن قازانجی سەری مای دەخوا ئیقراری بڕیارێکی حیزبی دەکەن کە دەزانن بە کەڵک نایە بەڵام ئێمە شتمان بۆ عەرز کراوە شتمان بۆ تەڕح کراوە ڕەتمان کردوتەوە و هەڕەشەمان لێکراوە گوێمان پێ نەداوە بە خەڵکمان عەزیەت کراوە گوێمان پێ نەداوە گوتومانە پابەندیمان بە پرانسیپەکانی خۆمان بەلاوە گەرنگتر لە پارێزگاریکردن لە شخصەکانمان و پارێزگاریکردن لە بەرژەوەندیە ئەو بەرژەوەندیانەی کە دەبێ بەرژەوەندیەکان بە قوربانی مەبدەئەکان بکرێن لەوبارەیەوە ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە بەرواری حەفتەی حەوتی 2017 و لە ژێر ناونیشانی ڕیفراندۆم حەقە و با بە شێوازێکی حەقیش جێبەجێ بکرێت دەڵێت بەڵێ ئەوەندە بەس نییە کە خاوەن حەق و مافێکی ڕەوابی بەڵکو پێویستە ئەگەر بتەوێ حەقەکەت دەستەبەر بکەیت با شێواز و ڕێبازێکی ڕێک و ڕاست و ڕەواش داوای بکەی و هەوڵی بۆ بدەی گەرنا گەلێک جار گرتنەبەری شێواز و ڕێبازی هەڵە و ناڕەوا بۆ دەستخستنی حەق دەبێتە مایەی دەستەبەر نەبوون و بگرە دوورکەوتنەوە لێی ئەمیری کۆمەڵی ئیسلامی ئەوەشی خستووەتە ڕوو وێڕایەوەی ئەنجامدانی ڕیفراندۆم مافێکی ڕەوا و سروشتی خۆمانە بەڵام دەبێ بە وردی حساب بۆ دەراوێشتەکانی هەڵوێستی نەرینەی هەر لایەک بکەین و بە قسە و هەڵوێستی دڵگەرمانە و سۆزدارانە خۆمان فری و نەدەین بە دەردی ئەو کەسە نەچێت کە بۆ ڕیش چوو بوو سمێڵی خستەبانی بە تایبەت بۆ ناوچەکانی دەرەوەی بازدەی هەرێم پێویستی بە حسابی ورد و دوور هەیە ئێمە پێمان وا گشتپرسی وەکو لە حەفتەی حەوتیش گوتومە یان ئەنجام نادرێ یاخود نیوە چڵ دەبێ و ڕەنگە زیانی بە قازان زیاتر بۆیە هەرچی زووتر لەو بڕیارە حزبیە پاشگەز بینەوە باشە و واقع بینارتە تەماشای دنیا بکەین و لەمە دووە هەر هەنگاوێکمان ویست کە بینێین جێپی خۆمان ببینین من قسەیەکم هەیە دەڵێم هەنگاونانێک جێپی خۆت دیاری نەکردبێ هەڵدێرانی بەدواداتێ هەر لە بەرواری حەفتەی حەوتی 2017 ئەمیری کۆمەڵی ئیسلامی نووسیویەتی هیوادارم ئەگەر هەموو لایەک بەجددی و دەمانەوێت بەرەو ئەنجامدان و پاشان سەر و بەرگرتنی پرۆسەی ڕیفراندۆم بچین عەقڵ و دڵی خۆمان لە ئاست یەکدیدا فراوان بکەین و گرێ و گۆڵی دەرونی و مێژوویی توور بدەین و دڵنیابین کە کار و پرۆژەی گەورە بە کەسانێک ئەنجام دەدرێت کە عەقڵ و دڵیان گەورە و فراوان بێ و لە واقعدا بژین نەک لە مێژوودا هەروەها دڵنیابن کە ڕیفراندۆم بەبێ زەمینە سازی نێوخۆیی و دەرەکی بە تایبەت کۆدەنگی و تەبایی نێوخۆیی یان ئەنجام نادرێت یان نیوەچڵ دەبێت ئەمیری کۆمەڵی ئیسلامی لە نووسینێکی تردا لە بەرواری 13 هەشتی 2017 لە ژێر ناونیشانی کێشەکانی هەرێم لە نێوان بەڵێ و نەخێردا لە خاڵێکدا دەڵێت نابێ هیچ کەس نکۆڵی لەوە بکات کە نەک هەر کارێکی گەورە و چارەنووسازی وەک ڕاگەیاندنی دەوڵەت بگرە هەر کارێکی دیکەش بەبێ زەمینە سازی و ڕێبۆ خۆشکردن سەروبەر ناگرێ و یان هەر ئەنجام نادرێ یان بێئاکام دەبێ و تێیدا ڕەنج بە خەسار دەبین لە مێژووی خۆشماندا ڕووداوی وامان زۆرن پێویستە پەندیان لێوەربگرین لە بەشێکی تری نووسینەکەیدا دەڵێت کەواتە ئەگەر بەجددی دەمانەوێت بەرەو سربەخۆیی بچین
با هەرچی زووترە دوور لە نەفەس و منافەسەی حیزبی و دەمارگیری و عینادی و کار و کاردانەوە بەر لە هەموو شتێک تەبایی و لێک تێگەیشتنی سیاسی بگێڕینەوە نێو خۆمان بە تایبەت هێزە سیاسیە بنەڕەتیە خاوەن جەماوەرەکان و لە کەش و هەوایەکی هێمن و ئارامدا پێکەوە کۆبینەوە. ئەمیری کۆمەڵەوەشی نووسیوە بێگومان بۆ هیچ کەس و لایەنێک ڕەوانیە بە تەنیا بڕیار بۆ خەڵک و وڵات بدات و مغامەری پێوە بکات. قەیران و کێشەکانمان زۆر لەوە زیاتر و گەورەترن کە بە بەڵێکردن بۆ ڕیفراندۆم یان نەخێرگوتن چارەسەر بکرێن. لە کۆتایی نووسینەکەشدا دەڵێت هەر کام لا هەرێم و دەوڵەت بە هەموو پێکهاتەکانیەوە ئامرازن بۆ خزمەتی خەڵک و ئامانج نین، کەواتە بابەر لە شیعار و ناونیشانی هەوڵ و پرۆژە سیاسیەکان سەرنجی نێوەڕۆکیان بدەین و بزانین تا چه ڕادەیەک ئامانج دەپێکن و دەبنەمایەی چەسپێنرانی دادگەری و ئازادی و بەختەوەرکردنی خەڵک و جەماوەر. ئەما بەشێک بوو لەو خەمخۆریەی ئەمیری کۆمەڵ ئیسلامی بۆ خەڵک و نیشتیمان کە هیچ کام لە دەسەڵاتدارانی هەرێم و بەشداربووانی دیوەخانەی حزب گوێیان لێ نەگرت و چاو کاتی لە پێناو لووت بەرزی و بەرژەوەندی حزبی و شەخسیەکان نەک دەوڵەتیان ڕانەگەیاند بەڵکو کەرکووک و ناوچە دابڕێراوەکانیشیان خستەبانی.